ڕێز و سڵاوبوویەوە گوێگران و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژەی دووشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوان لە تاران، پاڵپشتی یەکێتی کرێکارانی سوید لە شەریفە محەممەدی، پێدانی ئیزنی تەقەی پێسزا بە هێزەکانی ڕژێم لەلایەن دادگای باڵاوە، تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەتیەکان لە سوختبەران و گواستنەوەی 600 بەندکراو بۆ زیندانی ئێڤین. سەپاندنی زیندان بەسەر شەهاب دارابی. شەهاب دارابی خەڵکی شاری شاباد و شۆفێری بار هەڵگێر لەلایەن لقی دادگای ئینقلابی و شارەوە حکمی 3 ساڵ و 1 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. ناوبرا و ڕێکەوتی 26 جۆزەردانی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی داری ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی بە تۆمەتی پاڵپشتی لە مانگرتنی کامیۆنداران دەست بەسەر و پاشان لەژێر ئەشکەنجە مەجبور دانی بەو تاوانەنا کە بەسەریدا سەپێنرا بوو. ئەو هاوڵاتیە پاش ماوەیەک ڕاگرتنی لەلایەنەوە هێزانەوە بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوان لە تاران. ڕۆژی یەکشەمە دوی خەرمانان خانشینکراوانی تامین ئیجتیماعی و فەرهەنگی لە بەردەم تامین ئیجتیماعی شاری تاران کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا ئاماژەیان بەوە کرد کە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی بایەخنەدانی ڕژیم بە دۆخی ژیانی خانشینکراوان ڕۆژ بە ڕۆژ دۆخی ژیانیان خراپتر دەبێت و تەنانەت ئێستا بەهۆی مافخوازیەکانیانەوە دەکەونە بەر هێرشی هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم. بەشداربوانی کۆبوونەوەکە سەرەڕای دەستنیشانکردنی گوشاری کۆماری ئیسلامی بۆ سەرچالەکانی مەدەنی ئیدانەی سەپاندنی حکمی سێدارە بەسەر شەریفە محەممەدیان کرد و ئەو حکمیان بە نایاسایی و بێبنەما ناوبرد. پاڵپشتی یەکێتی کرێکاری سوید لە شەریفە محەممەدی. ڕۆژی هەینی سیوێکی گەلاوێژ گەورەترین یەکێتی کرێکاری وڵاتی سوید لە ڕێگەی نامەیەکەوە بۆ باڵیۆزی کۆماری ئیسلامی لە وڵاتە خوازیاری هەڵوەشانەوەی دەست بەجێ حکمی سێداری ئەو بەندکراوە سیاسیە بوو. ئەم یەکێتیە کرێکاریە کە زیاتر لە 1.5 ملیۆن ئەندامی هەیە سەپاندنی حکمی سێدارە بەسەر شەریفە محەممەدی چالاکی کرێکاری و بەندکراوی سیاسی بە حکمێکی دوور لە یاسا و بە بێبنەما ناوبردووە و ئاماژەی بەوە کردووە کە ئەو چالاکوانە لە ساڵانی ڕابردوودا بارەها لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامی و مافەکانی بنپێ خراوە و ئەم حکمەش تەنیا بەهۆی چالاکیە کرێکاری و مافخوازیەکانی بەسەریدا سەپێنراوە. پێدانی ئیزنی تەقا بەبێ سزا بە هێزەکانی ڕژیم لەلایەن دادگای باڵاوە. بە پێی بڕیاری دادگای باڵای وڵات تەقەی ڕاستەخۆی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە هاوڵاتیان تەنانەت ئەگەر ببێت بەهۆی گیان لە دەستدانی کەسێکیش تاوان نییە. ئەم بڕیارەی دیوانی باڵای کۆماری ئیسلامی نیگەرانێکی زۆری بەتایبەت لە نێو کۆمەڵگەی مەدەنیدا ساز کردووە. لە مانگەکانی ڕابردوودا دەیان هاوڵاتی لە پارێزگاکانی ئێران و کوردستان بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژێم گیانیان لە دەستداوە یان بە سەختی بریندار بوو. بۆ وتەی کە ناسانیان بوارە ئەم بڕیارە بنپێکردنی مافی ژیانی خەڵکە و هەروەها ژیانی هاوڵاتیان و کرێکارانی دادخواز دەخاتە مەترسیەوە. بەردەوامی ناڕزایەتی خەڵکی شیراز. ڕۆژی ڕابردوو دانیشتوانی شاری شیراز بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا و هەروەها نەبوونی ئاوی خواردنەوە ڕژانە سەر شەقامەکان. ناڕازیان بە وتنەوەی دروشم دژ بە ناکارەمەیی بەرپرسان و گەندەڵی سیستماتیک لە نێو دەوڵەت ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری وەڵامدانەوەی حکومەت بوون. جێگای ئاماژەیە دەیان کەس لە ناڕازیان دەست بەسەر کراون و بۆ بەندیخانەی سروش لە شەقامی کرێکار بەرامبەر و ستانداری پارێزگای فارس ڕاگوێزراون. هەروەها ناڕازیانی دیکە کەوتنە بەر هێرشی هێزەکانی ڕژێم و چەندین کەسیان لێ بریندار کراوە. ناڕزایەتی خەڵکی شاری ئیسفەهان لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی ناکارەمەی بەرپرسان و هەروەها بایەخنەدانی ڕژیم بە ژیان و مایشەتی خەڵک زۆربەی شارەکان تووشی کێشەی بێئاوی بوون و لە زەحمەتیدا دەژین. بە پێوێنانی بەدەستمان گەیشتون بەرهەمەکانی جوتیاران لە پارێزگای ئیسفەهان بەهۆی نەبوونی ئاو هەمووی لە ناوچووە. لە سەرانسەری ئێران بەتایبەت لە شارە پەراوێزخراوەکان زۆربەی خەڵک بەهۆی پچڕانی کارەبا و نەبوونی ئاو بۆ بەشی کوشت و کاڵ بەتایبەت یان خواردنەوە تووشی قەیرانێکی گەورە بوون و کۆماری ئیسلامیش
هیچ پلانێکی بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لەبەردەست نییە. تەقەی ڕاستەخۆی هێزەمنێتیەکان لە سوختبەران. بەیانی ڕۆژی شەمایەکی خەرمانان چەندین سوختبەری بەلوچ لە شاری بەمپور سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی پێنەدانی باج بە هێزە ئەمنیەکان کەوتنە بەر دەستڕێژی گولە. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، فەرماندەیەکی هێزەمنێتیەکانی ڕژێم بە ناوی سەرهەنگ دلاوەری پاشداواکردنی باج لەلایەن سوختبەران و پێنەدانی باج لەلایەن ئەوانەوە بڕیاری تەقەی بۆ سەریان داوە و بەو هۆیەوە کەسێکیان بریندار کردووە. جێگای ئاماژەیە ساڵانت دەیان سوختبەری بەلوچ بەهۆی تەقەی ڕاستەخۆی هێزەکانی ڕژێم و تەقینەوەی مین و پاشماوەکانی شار یان لە دەزەدەن یان بە سەختی بریندارە بن. دوای ناوەڵمان سەبارەتە بە گواستنەوەی 600 بەندکراو بۆ زیندانی ئەڤین. ڕۆژی ڕابردوو بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی 600 بەندکراویان بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان بۆ زیندانی ئەڤین گواستەوە. بەپێی راپۆرتەکان پاش نۆژەنکردنەوەی چەند بەشێک لەو زیندانە بەندکراوان ڕاگوێزراون، بەڵام بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هێشتا بەشە پێویستەکانی زیندان وەکو نەخۆشخانە سلفی زیندان و هەروەها بەشە ئیداریەکان و چاوپێکەوتنی زیندانیان لەگەڵ بنەماڵەکانیان ساز نەکراوەتەوە. ئەم کردەوەی کۆماری ئیسلامی ڕاستەوخۆ ژیانی بەندکراوان دەخاتە مەترسیەوە و بە پێچەوانەی یاسا نێودەوڵەتیەکانە. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن هەر شاد.